ئەم خانووە بارەگای فەرمی دووەم حکومڕانی مەلک محمودی حەفید بوو. ئەم خانووە لە ساڵی 1900 لەلایەن مەلا سەعیدی قەرەداغیەوە بەڕووبەری 1500 مەتر دووجا لەسەر مڵکی ژمارە 126 مەڵکەندی دروست کراوە. بەهۆی گرنگی استراتیجەتی شوێنی ئەم خانووە کە نزیکە لە سنتەری شارەوە بووە جێگرنگی حاکمە سیاسیەکانی بەریتانیا، بۆیە حاکمە یەک لە دوایەکەکانی بەریتانیا کە لە سلێمانی ژیاون ئەم خانوویان کردووە بە شوێنی حەوانەوەی خۆیان، لەوانە گۆڵدسمت هەروەها دیارترینیان مەیجەرسۆن. ژووری دەسەڕاستی خانووەکە شوێنی حەوانەوەی مەیجەرسۆن بوو لە کاتی فەرمانڕەوایی مەلک محمودی حەفید لە ساڵی 1970 بۆ 1990. دواتر لە ساڵی 1923 ئەم خانووە دەبێتە بارەگای فەرمی دووەم حکومڕانی مەلک محمودی حەفید. ئەوەی گرنگە کە ئاماژەی پێ بدرێت ئەو کاتی کە مەلک محمود ئەم خانووە بارەگای فەرمی خۆی بووە، کرێچی بووە، کرێچی میرزا فەرەج بووە کە کەسایەتێکی دیاری بازرگانی شاری سلێمانی بووە و زاوای کەسایەتی دیار جەمیل سائیب بووە. ئەم خانووە لە ساڵی 2006 لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە کرایەوە خراوە سەر شوێنەواری سلێمانی. دواتر لە ساڵی 2012 حکومەتی هەرێم بودجەیەکی بۆ تەرخان کرد کە نۆژەم بکرێتەوە وەکو مۆزەخانەیەکی نیشتیمانی. تا ساڵی 2014 کاری تێدا کرا، بەڵام لە ساڵی 2014 بەداخەوە بۆ ماوەی نزیکەی 8 ساڵ وەستێنرا. ئەو ئیشانەی کە تیاشی کرابوو زۆربەی تێکچوو بوو، بەڵام دواتر لە کۆتایی ساڵی 2021 لە مانگی هەشتی ساڵی 2021 لەلایەن دوو کەسایەتی خۆبەخشی شاری سلێمانیەوە بەڕێزان کاک سالار خواڕەحم و کاک هاوکار عوسمان بەنا پرۆپۆزەلێکیان تەقدیم کرد بۆ ڕێکخراوی CDO. ئەوانیش بە سوپاسەوە داواکاریەکەی هەردوو بەڕێزیان قوبوڵ کرد و ئەرکی نۆژەنکردنی ئەم بارەگەیان گرتە ئەستۆ. لە ئێستادا زۆربەی کارەکان تەواو بووە، هەرەوە ماوەکە بە فەرمی بکرێتەوە، هەندێک ڕێکاری یاسایی ماوەتەن. لداري كريم شيخ ليغاوى يا لسيوانا يستسير بني سرجستي كفتي أكاري سورة يا خوانا. طبعا نۆژەنکردنەوەی ئەم بارەگایە گرنگیەکەی لەوەدایە لەسەر هەمان دیزایانی خۆی نۆژەن کراوەتەوە. تەنانەت هەندێک لە کەلوپەلی بیناکە وەکو بۆ نمونە هەندێک لە جۆری خشتەکان لە ئێرانەوە هێنراوە، چکە لێرە دەست نەکەوتووە. ئەمەش زۆر گرنگە بۆ ئەوەی کە ئەم خانووە لەسەر شێوازە کۆنەکەی خۆی دروست بکرێتەوە و شێوازی مێژووی خۆی تێک نەدات. پاراستنی ئەم خانووەکو مۆزەخانەیەکی نیشتیمانی زۆر گرنگە، نەک تەنها بۆ شاری سلێمانی و بۆ باشووری کوردستان، بگرە بۆ هەر چوارپارچەی کوردستان، چکە ئەتوانین بڵێن بارەگای فەرمی یەکەم حکومڕانی کورد بووە. ڕاستەمە هی دووەم حکومڕانی کاتی مەلک محمود بوو، بەڵام وەکو یەکەم حکومڕانی سربەخۆیی کوردستان سیر دەکرێت. بۆیە زۆر گرنگە بەڕووی بەتایبەت بەڕووی گەشتیاراندا کاتێکە کەسانی بیانی سەردانی کوردستان دەکەن، گرنگە ئێمە وەکو شارستانێتی خۆمان ئەم شوێنانە بپارێزین و پیشانی خەڵکی بیانی بێن کە ئێمەش وەکو میلەتی کورد و میلەتانی تری زیندوو خاوەنی شوێنەوار و خاوەنی مێژووی خۆمانین. ئەوەی بەلامانەوە گرنگە حکومەتی هەرێم گرنگی زۆر جددی بەم بارەگایە بدات، چکەم بارەگایە تەنها هی شاری سلێمانی نییە و تەنها وەکو وتمان هی باشووری کوردستانیش نییە، بەڵکو مڵکی هەموو کوردێکە لە هەر چوارپارچەی کوردستان. ئەم بارەگایە ئەوە پیشان دەدات کە میلەتی کوردیش میلەتێکی زیندوو بووە و ڕازی نەبووە بە ژێردەستەیی بگرە هەموو هەوڵ و کۆش و ماندووبوونی خۆی تەرخان کردووە تا سەربەخۆ بێت و فەرمانڕەوایی خۆی بیکات، نەک دوژمنان. واشيخ وانا ولي ملكاكي وانا بردكي امن اجتماعنا